اف نقشه سیاسی د ناوا مجلس مزنیا ترکیه د ناوا پرلمانتوی د جهاتیه گوهرتن سروبن بویه پشتی کو دادگاه کنگره سرکیه جهپ بطال کر هلوشاند ازگر ازل جسروکاتیا پارتی دورخست پیلک مزنیا وقتینه یا دج کارکشاندنه د ناوا اپوزیسیونه د دست بکر ازگر ازل لگل نوتو یک پرلمانتارین یعنی پارتی آوا کر به وی رنگی هفسنگی هزه گوهریت نوا پرلمانتوی ده دمکی ده کو آک پارتی جی کرسین خوزیده کرنه جهپیج بو ریزا پنجمین یا پرلمانتوی پاش و وکشیایه جا هفکار ما کوسار عثمان کو پسپور سیاست ترکیه و هر وها ادیتوره لدیسکا باکور کردستان و ترکیه لروداوه پیدا چونه که گله هور کریه لسر هجمارا کرسیان و او گوهرتنین کو ده کرسیان پارتیان ده لناوا مجلسا ترکیه لناوا پرلمانتوی ده چه بویه لوی داره الاستدیه نوروژی لگل منه امی بهوره بحثا وان گوهرتنان بکن که کوسر تو بخیر هاتی بیانی باش بیانی باشتر ام دست به گوهرتنین ده ناوا پرلمانتوی ده بکن پشتی بریارا دادگه یا کودای هری داوی کو باندور لسر کرسیان جهبه کرمانه نها کرسیان جهپی چنده یه جهپی بخوا استا جهپا کرسیکانی بو 44 دابزیوه اوه لکاتکدا بله دوای دامەزراندنی یەنی پارتی واتە پارتی نوێ کە پارتەکەی ئۆزگر ئۆزەلە پارتێکی نوێیە ئۆزگر ئۆزەل کە دەستی شوش لەوەی ناتوانێت جەهەپە وەربگرێتەوە جارێکی دیکە بە بڕیاری دادگا ئیدی ئەو سەرۆکی جەهەپە نەماوە خۆی و هاوڕێکانی پارتێکی دیکەیان دامەزران کە یەنی پارتیە ئەو پارتە ڕاستەوخۆ بووە پارتی دووەمی ناو پەرلەمانی تورکیا بنۆت و یەک کورسیان یەنی پارتیە یا سەرکردایەتیە ئۆزگر ئۆزەل ئەوە گرنگە بزانین ئەو 91 کورسیە نووسراوە ئەوە ئاماری ئێمە و ئاماری ناوەندی لێ کۆڵینەوە نییە ئەوە پیجی ماڵپەڕی ڕەسمی تورکیا پەرلەمانی تورکیا ئەوەی بڵاو کردوتەوە پشتڕاستی کردوتەوە کە 91 پەرلەمانتاری یەنی پارتین ئەوانە هەمووی لە جەمان تۆمارکردە وەکە فراکسیۆنا یەنی پارتی ناوا پەرلەمانێدا ماڵپەڕی پەرلەمانی تورکیا ئەوەی بڵاو کردوتەوە شتێک نییە ناوەندی لێ کۆڵینەوە داینابێیان ئێمە بە ئەگەر دامان نابێ ئەوە فەرمیە یعنی واتە کاکۆسار بەرێ 135 کورسیان جەهەپێ هەبوونە پشتی وان هەموو پێشهاتێن دناوا جەهەپێ دەچێ بوویە نەها یاکو بەسەرکردایەتیە کلیژدار ئۆغلۆیە 44 کورسیە خۆ هەنە ناوا پەرلەمانێ جەهەپێ و یەنی پارتی 91 کورسی بەسەرکردایەتیە ئۆزگر ئۆزەل بەڵێ ئێستا پارتێکی نوێمان هەیە بە ناوی یەنی پارتی کە لە ناو پەرلەمانی تورکیا دووەم هێزە و جەهەپەش کە وا دەزاندرا دێتەوە پلەی چوارەم ئێستا پلەی پێنجەمە دوای مەهەپە کە 46 کورسی هەیە کەواتە جەهەپە 2 کورسیش لە کەمتر لە مەهەپەیە ئێستا هێزی پێنجەمە لە ناو پەرلەمانی تورکیا یعنی پارتیە هەرین و کۆتێ دامەزراندن و دەبێت دوویەمین پارتی لە مەجلسا تورکیا لە پەرلەمانتۆیا تورکیا ئەو کورسینە بگشتی هەبرە بەحساڵی هەژمارێ بکەن ژ ئاک پارتی دەست پێ بکەن 277 کورسیە خۆ هەنە چ گوهەریەش بۆ ئاک پارتیە دوان هەموو پێشهاتاندا ئاک پارتی ئێستا ئەوەی بەدەستێنا کە دەسەڵاتێکی بەهێز لە ناو پەرلەمانی تورکیا هەیە و ئۆپۆزیسیۆنێکی شپرزە و دابەش بوو واتە ئەوە لە بەرژەوەندی ئاک پارتی دەشتێتەوە لە کاتێکدا ئەگەر سەیری کورسەکانی ئاک پارتی دەکەین بەرز بووەتەوە بەراورد بە دوایین هەڵبژاردن کە 2023 کرا کورسەکانی ئاک پارتی بە تەواوی بەرز بوونەتەوە بەڵام ئەمێنها بەحساوەی گوهرتنی پارتەکانی دیکە دناوا گرافیکامەدا پێجەکەدن هەیە کۆ بەحسا گوهرتنان 2023 کە کۆ داوی هەلبژارتنێن پەرلەمانتۆیە لە تورکیا بوونە لەگەل ڕەوشان هالێ ژناوا جەهەپێ قەت هەبوویە کۆ هەژمارێک ژە پەرلەمانتاران پشتی کۆ وەقەت یابن پەیوەندی بە ئاک پارتیەرە کردبن ئەم یەک ڕوودایە دەوان ڕۆژاندا بەڵێ لە ماوەی ڕابردوو ئەوانە دەست لە کار کێشانەوە و پەیوەندیکردن بە ئاک پارتی نەوەک تەنیا لەسەر ئاستی پەرلەمان لە شارەوانیەکانی شەبوو کە دەستیان لە جەهەپە دەچێشایەوە و پەیوەندیان بە ئاک پارتیەوە دەکرد ئەوە شتێک بوو ڕووی دەدا لە ناو پەرلەمانی تورکیا بەردەوام ئەو دەست لە کار کێشانە و پەیوەندیکردن بە پارتەکانی دیکە هەبووە بەڵام بەم شێوەی ئێستا نەبووە ئەوەی کە ئێستا هەیە یعنی پارتی 91 دەم پارتی 56 کورسی مەهەپێ 46 کورسی جەهەپە 44
ئی پارتی ئی پارتی بیستونەها. 29 یەنیۆڵ کو هەفپەیمانیە یەنیۆڵ پێکاتووە لە دەڤا و سەعادەت و پارتی ئایندە واتە عەلی بابەجان، داود ئۆغڵو و مەحموود ئارەکان ئەوانە فراکسیۆنێکیان پێکێنا بۆ ئەوەی بتوان فراکسیۆنیانە بێت لە ناو پەرلەمانی تورکیا 20 کورسیان هەیە. دا شتێکی دیکە هەیە لێرە 11 کورسی سەر بەخۆنە ئەوانە. باشە لێ یاکو باڵا من کشاندیە نها یەنی پارتی نۆتویەکە جەهەپێژی 44 جەهەپێ مەزنترین پارتا ئۆپۆزیسیۆنێ بووە لە تورکێنها دابش بووە. ئەگەرە هەفپەیمانیە لەگەلوان پارتیەندن هەیە چش ئالیە یەنی پارتیان جەهەپێ بەش بۆ ئاواکردنا بەریەکە بەهێز یا ئۆپۆزیسیۆنێ یان ئێدی ئۆپۆزیسیۆنێکە بەهێز لە تورکێ نەمایە. دەتوانین دوایین ڕستە وەربگرین ئیدی ئۆپۆزیسیۆنێکی بەهێز لە تورکیان نییە، بەڵام وەکو یەنیۆڵ کە پارتێکی لە ئێستاوا دەتوانین بڵێن کە پرۆگرامی زارێ نییە، بەڵام دەتوانین بڵێن سۆشیال دیموکراتە ئەویش لە پارتەکەی ئەتەتورکەوە هاتووە، چونکە ئێستا ئەگەر ببینین لە ناو پەرلەمانی تورکیا دەبینین کەمالیستەکان کەمینەن وەکو جاران نەماوە و هێزەیان نەماوە ئیدی تا دێ زیاتر دابش دەبن و دەتوێنەوە. ئەوەی کە پێشتر سیر دەکەین ئەو پارتی مستەفا کەمال ئەتەتورک دروستی کرد تەبعاً جاهەپە پێش کۆماری تورکیادا ڕاگەیەندرا تاکە پارتی تورکیا بوو کە چەندین حکوومەتی بە دوای یەکەوە پێکێنە یەک پارتە بوو. دواتر ئێستا یعنی هەزمکردنی ئەوە بۆ کەمالیستەکان زۆر قورسە کە دەبینن پەرتەوازە بوون و ئیدی دروشمەکانی ئەتەتورک تا دێ کەستر دەبنەوە، بەڵام ئاک پارتی زیاتر زاڵ دەبێ و پرۆگرام و دروشم و بەرنامەی ئاک پارتی زیاتر زاڵە هەتا ئێستا کە قسەی لەسەر دەکەین جەهەپە و یەنیۆڵیش ئەو پارتە بەهێزە نابن کە بتوانن ڕاستەوخۆ ڕکابەری ئاک پارتی بکەن. بۆ هاوپەیمانی هێشتا زووە قسە بکەین، بەڵام ئەوەی من دەیبینم ئۆزگور ئۆزەل بە تەواوی کراوەیە بۆ دروستکردنی هاوپەیمانی لەگەڵ هەر پارتێکی سیاسی. چ پارتە هەیە و دبە نێزیکی ئۆزگور ئۆزەل ببە و هەفپەیمانیە لەگەڵ پێک بینە؟ ئەوەی ئێستا دەیبینین خاڵی هاوبەشی زۆر بەهێز لە نێوان یەنیۆڵ و هیچ لە پارتەکانی دیکە نییە. بۆ نمونە کاتێک ئێمە باسی ئاک پارتی دەکەین بە ئاسانی دەتوانین بڵێ یەنیۆڵ دەچێتە ڕیزی ئاک پارتی یان هاوپەیمانی لەگەڵ دەکا. بۆ کوردان چاوایە بە تایبەتی ینی کورد گەلێکین هاش کەمال کلژدار ئۆغڵۆ عاجزن ئەڤ یەک ji ber چییە و دبە و نێزیکی ئوزەل ببنیان نا؟ ئەوەی ئەگەر لە مێژوو تەماشایکەین دەزانین جەهەپە بەرامبەر کورد چی تۆمار کردووە بەڕاستی مەسەلەن زۆربەی کۆمەڵکوژیەکان لە سەردەمی جەهەپە بوون کورد ئەوەی لە دڵ ماوە لەبەرەوەی مێژوو لە بیر ناکرد بژارتنان دەژی ئالی کاریا جەهەپێ کرد بەرێ. بەڵێ زۆرترین دەنگ لە جۆلەمێرگ بوو کە پاڵپشتی کەمال کلژدارۆغڵو کرا، بەڵام لە دوایین چاوپێکەوتنەکانی کەمال کلژدارۆغڵو پرسیارەوەی لێکرا ئایا تۆ ئەو کاتی 2016 دەنجی بەڵێت بۆ دەمیرتاژدا بۆی پارێزبندی لەسەر هەڵبژیرە و دادگایی بکرێ بۆ گوتی من پەشیمان نیم ئەوەی کردم کارێکی دروستە ئەوە کاردانەوەی زۆری دەم پارتی کوردی بە دوای خۆی داهێنا ئەوان تەنانەت پەشیمان بوونەوە لەوەی کە دەنجیان پێداوە. مەسەلەن یەکێک لەو پەرلەمانتارانەی دەم پارتی کە یەک لە بە ئەزمونترینە لە پرۆسی چارەسەری و لە زۆر شتی دیکە سڕسەکک کە قسەی بۆ ڕوودا کرد بۆ خۆمان کرد گوتی من پەشیمانم لەو پاڵپشتیەی کە بۆ کەمال کلژدارۆغڵو کردومە. داخوازیاویژی هەری داوی ژالیە دەمیرتاش هاتەرەتکردن کوژ بۆ هەفدیتنا لەگەلوی زەندانێدا. بەڵێ یا کلیژدار ئۆغڵۆ کارڤەداناوی چ بوو؟ خۆی لێرە ئالۆزیەکەیە سەرە کە گوتەبێژی کلژدارۆغڵووە لە بەردەم کامێرەکان گوتی کلژدارۆغڵو داوای کردووە دیدارێک لەگەڵ دەمیرتاش بکە و ئەو دیدارەش دەبێ. دوایەوەی ڕەت کرایەوە کلژدارۆغڵو خۆی گوتی من داوای دیدارێکی وەهام نەکردووە. لێرە ناکۆچیەکەیە لە نێو باڵی کلژدارۆغڵوی جەهەپە دەتوانین بڵێن جەهەپە کە ئێستا ئیدی پارتێکی لێ جیابۆتەوە. ئەو ناکۆچیە هەیە بۆیە کلژدارۆغڵو دوێنێ کە قسەی کرد گوتی ئێمە رازینین بەوەی دەمیرتاش لە ژوورەوە بێ ئەو قسەیەشی بۆ ئەوە کردو بۆەوەی سەرنجی کورد و ئەوانەی پشتیوانی دەمیرتاشن بۆ خۆی ڕابچێشێتەوە جارێکی دیکە. جانها ئەم بین سەر خاڵە هەری گرنگ ئەوژی گوهرتنە هەژمارە ئەندامێن هەر پارتێکەیە هەر فراکسیۆنێکە ناوە پەرلەمانێدا داوی هەلبژارتن 2023 بوو یا هاتەکردن
2023 حتى 2026 يعني ناوا 3 سالان ده جدما هالبجارتنان گوهرتن بسر کرسیان ده هاتیه هجمارک ج پارتیان کاریه هجمارا پارلمانتاری خو کرسی خو زیده بکه وکه میناک آک پارتیه بله آک پارتی ج 268 کرسی پارلمانتاران بویا 277 بله چاوا افزیده بون چه بویا کینه کو تبلی آک پارتیه بونه جکی جان پارتان طبعا هو تاقیکردنەوەی پارتەکانە تاقیکردنەوەی ڕێخستنی پارتەکانە ئایا ڕێخستنەکانیان چۆن کار دەکەن ڕاستە ئاک پارتی دەسەڵاتە هەندێک هێزی زیاتری لە پارتەکانی دیکە هەیە لەبەرەوەی ئەو خاوەن دەسەڵات و جڵەوی دەسەڵاتی تورکیا بەدەست ئەوەیە بەڵام نکۆڵی لەوەی ناکەین کە ڕێخستنەکانی ئاک پارتی زۆر بەباشی ئیش دەکەن ینی ئەوەش خاڵێکی دیکەیە بۆیە زێدەکردە بەڵێ جا ئەوە زیاتر لەوەیە 16 پەرلەمانتار لە پارتەکانی دیکەوە هاتوونەتە ئاک پارتی بۆ لێرە نۆ دەردەکەوێت لەبەرەوەی ئاک پارتی بەشێک لەو پەرلەمانتارانی خۆی کە هەڵبژێردراون کردنیە وەزیر کردنیە سەرۆکی شارەوانی ئەو کورسیانەی بەتاڵمانەوە ینی دەماکۆ یەک دەبە وەزیر پەرلەمانتارێک نایە شوناوی وەکو شوێنگرەوە نەئە هەندێک جار کە ئەو شوێنە بەتاڵ دەبێت بەڵام ئاک پارتی 16 پەرلەمانتار لە پارتەکانی دیکەوە پەیوەندیان پێوەی کردووە بۆیە ئەوە ژمارەیەکی پێوانیە بۆ ئەو زۆرترین لە جەهەپەوە ڕۆیشتون زۆرترین لە ئی پارتیەوە ڕۆیشتون ئەگەر ئێستا سیر بکەین یەک لە جێگیرترین پارتەکان دەم پارتیە دەم پارتی 61 کورسی بوو بووە 6 کورسی ینی 5 کورسیە خۆش دەستدانە ئەوەش لە دەستدان نییە پەیوەندی بە پارتیە دنڕە نەکردە نەخێر لەبەرچی سڕ سوورەیە ئەندەر کۆچی دوایی کرد ئەوە کورسیەک دوو کورسی بۆ ئەمەک ڕۆی ئەمەک یەک لەو پارتانە بکە هاوپەیمانی دەم پارتی بوو بۆیە ئەوان وەکو هاوپەیمانی بەڕێککەوتن دەست لە کارچێشانەوەیان ڕاگەیاند و چوونەوە پارتەکانی خۆیان دوو کورسی دیکەش بە هەمان شێوە پارتی هەرێمە دیموکراتەکان بوو کە ئەوانیش بە بەڕێککەوتن بوو واتە هیچ پەرلەمانتارێک لە دەم پارتیەوە دەستی لە کار نەچێشاوەتەوە بۆی بچێتە ڕیزەکانی ئاک پارتیان جەهەپەیان ینی زێدەترین پارتی و استقرار تێدا هەبووە دەم پارتیە جێگیرترین دەم پارتی ناوا پەرلەمانێدەیە مەهەپەش یەکێک لەو پارتانەیە کە جێگی مەهەپێژی لێ چار کێم کردە ئەوژی نەکو پەیوەندی گەل پارتێدم بووە دوای ئەویش دەست لە کارچێشانەوەی بەڵام دوای دەم پارتی هەندێک کێشە هەبوو بەشێک لە ئەو پەرلەمانتارانە درانە لیژنێ دیسیپلین و کۆتایی بە ئەرکەکەیان هات ئی پارتیێژی گەلێکی باڵکێشە ینیش بلی جەهەپێش خۆمە بەحساوی کرد لێ ئی پارتی 43 کورسی بووە 29 کورسیز باوەرم بهترین لە باکوورێ کوردستانێ یەنک و ناوەندێ خۆگرتن یانژی پەرلەمانتارێوان بەرپرسێوان استیفا کردن ئی پارتی کاتێک دامەزرا 2017 ئیشی زۆری لەسەر کرا مەرال ئاکشەنەر دایمەزراند بەڵام پارتیەکە بە هەموو شێوەیەک دوورە لە پرۆسەی کورد و یعنی پرسی کورد و پرۆسی چارەسەری ئێستا تاکە فراکسیۆنەکە بە هەموو شێوەیەک دژی پرۆسی چارەسەریە بەڵێ لە شرناخ لە ئامەد لە زۆر شوێنی دیکە دەست دەکاتشانەوەی بە کۆمەڵ هەبوون لەبەرەوەی سەرۆکەکەیان گۆڕا سیاسەتی پارتەکە گۆڕا هەندێک شت کە پێشتر بەرنامەدا ڕێژیان بۆ کرابوو بۆ کردبوو گۆڕانکاریان بەسەرهێنا ئیدی ئەو پارتە بەرەو توانەوە ڕۆیشت ئێستاش لە 29 کورسی وەستاوە بەڵام باوەڕ ناکەم لە هەڵبژاردننی داهاتوو نیوەی ئەو 29 کورسیەش بتوانێت بەدەست بێنێ جەهە پێمە بەحساوی کرد یەنی یۆڵ مابوو ژە سفر ببوو 20 ئەو ژە پارتێنتن چونە ناوان پارتێن کورد نەباێ هەفپەیمانیە دەبوونێنە یەنی یۆڵ خۆی فراکسیۆنێکە لەو سێ پارتە پێکاتوە کە باسمان کرد ئایندە دەڤا پارتی سەعادەت یەنی یۆڵ فراکسیۆنێ یەنی پارتی ئەوەش لەوانەیە تێکەڵ و پێکەڵیەک دروست بێ لەمەوە دووە یەنی پارتی پارتەکەی ئۆزگرۆزەلە یەنی یۆڵ فراکسیۆنێکە لە سێ پارت پێکاتوە ئەوەی 5 کورسیەکەی دەم پارتیشمان باس کرد و ئەوەش ئەو 4 کورسەیە کە لە دەم پارتیەوە هاتنەوە ناو پارتەکانی خۆیان هاوپەیمانی هاوپەیمانێن دەم پارتی واتە کورسی نەفەوتاوە بەڵێ یەنی پارتی 91 کورسی هەیە ئێستا ئەویش لە سفرەوە تازە دامەزراوە ئەوانەی کە زۆرترین پەرلەمانتاریان لەدەست داوە جەهەپە دەبینین کە لە ماوەی ڕابردوو 33 ئەوە باسی ئەو
دەست لە کارتشانەوە بە کۆمەڵە ناکەین 33 پەرلەمانتار دانەدانە دەستیان لە کارکێشایە و پەیوەندیان بە پارتەکانی دیکەوە کرد ئی پارتیش 14 پەرلەمانتار کە تۆ ئەگەر 43 کورسی بەدەستبێنی 14 دەست لە کارتشانەوەتە بێ ئەوە زۆرەوە کوڕێژە ڕەوشایی پارتیە گەلێکی خراپە زۆر خراپە جەهە پێژی دابش بووە ئۆپۆزیسیۆنێکە بەهێز نەمایەن هاال تورکێ و ئاک پارتیژی کاریە کورسیە خۆزێدە بکە و دەم پارتی زێدەترین پارتیە ناوا پەرلەمانتۆیدا کو جیگرە کاریە جیگربوو ناخوا ڕاگرە واتە هەفسەنگیات ناوا پەرلەمانتۆیا تورکێدا یاوان هەموو پارتی فراکسیۆنان باندۆرەکە چاوا دێ لەسەر پێواژۆیە ئاشتی و چارەسەریە بکە پشتیوان هەموو گوهرتنان ئێستا پرۆسەیەکمان هەیە لەلایەن 195 پارتەکانی ناو پەرلەمانی تورکیاوە پشتگیری دەکرێت تەنیا ئی پارتی دژە هەندێک لە پارتەکانی دیکەش دژایەتی چەند خاڵێک دەکەن هەمووی نا لێ دژایەتیە پرۆسەیە تەواهی ناکەن نەخێر ئێستا چاوەڕێ دەکەین یەنیۆڵ ئایا یەنیۆڵ چ جۆرە هەڵوێستێکی دەبێ لە بابەتەکە پارتیە ئۆزگر ئوزەل بەڵێ ئۆزگر ئۆزەلمان بینی کە بە تەواوی پژگیری یەنی پارتی بەڵێ ئەوە لەمە دوای ئیدی تێکەڵ دەکرێت یەنی پارتی ئیدی کە ئۆزگر ئۆزەل دایمەزرا ئۆزگر ئۆزەلمان بینی کە سەرۆکی جەهەپە بوو بە تەواوی پشتگیری خۆی ڕاگەیان هەروەها ئەندامی هەبوو لە ناو فراکسیۆنی تایبەت بە پرۆسەی چارەسەری کە تەنیا ئی پارتی نەبێ ئەوانی دیکە هەمووی ئەندامیان لە ناو پرۆسەکە هەیە هیچ کاتێک پرۆسی چارەسەری بەم شێوەیە ئێستا بەرەو پێش نەچووە بەڵام ئێستا تۆزێک خاوبوونەوە هەیە لە بابەتی ئەوەی کە چۆن یاسایەک دەنووسرێتەوە بۆ ئەوەی دۆخەکە ئاسایی بێتەوە عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانی کراوی پەکەکە سیاست بکە بە شێوەیەکی ئەکتیڤ دیدار بکە بتوانێ ڕۆڵی هەبێ و گەریلاکانیش بتوانن لە چوارچێوەی یاسایەک خۆیان ڕادەست بکەنەوە چونکە ئەگەر بێت و ئێستا گەریلا خۆی ڕادەست بکاتەوە بە گوێرەی دەستوری بە گوێرەی یاسای تورکیا بە تیرۆریست لە قەڵەم دەدرێ بۆیە ئەوان نایانەوێت شتێکی وەها ڕوو بدا دەیانەوێت پرۆسەکە بە یاسایی بەڕێوە بچێت ئێستا لە پەرلەمانی سۆزاوە یاسایە دابوو و کار لەسەر بێکردن پرسا داوی نەها ئەف پارتیان و پشتی کۆ هاتە یعنی دامەزراندن یا ئۆزگر ئوزەل نۆت و یەک پەرلەمانتاری خۆ هەنە یەکسەر دچون ناوا ڕۆنشتنێدا ئامادە بنیانژی ڕێکار هەنە کە دوێ بگرن بەربەریک و دەست بە ڕۆنشتنی پەرلەمانێ بکەن ڕێکارەکە چۆنە لە کۆتایی ئەیلولیان سەرەتای تشرینی یەکەم چونکە ئەوان لەسەریانە لە 41 پارێزگای تورکیا لە کۆی 81 پارێزگاکە بارەگا بکەنەوە لقیان هەبێت واتە ستافیان هەبێ اینجا دواتر دەتوانن چالاک بن لە ڕێی وەزارەتی نێوخۆوە بە تەواوی بە فەرمی خۆیان تۆمار دەکەن و ڕادەگەیەندرێن دواتر دەتوان دەست بە چالاکیەکانیان بکەن بەڵام کاتەکەیان وەها ڕێک خستووە من ناوا پەرلەمانێدا بڵێ لە ناو پەرلەمە کاتەکەیان وا ڕێک هەموو مەرجان جیبجیب کە اینجا ناوا پەرلەمانێدا دەست بکار بڵێ بەڵام مەرجەکان قورس نین یەکسەر ئەوان دەتوانن چالاک بن خۆیان نایانەوێت لە ناو پەرلەمان دەست بە چالاکیەکان بکەن بە شێوەیەکی یاسایی دێنە ژوورەوە زۆری نابا کە نزیکەی ئەو پەڕی کەمتر لە مانگێک لەوانەیە بتوانن بە تەواوی چالاک بن حسابی ئەوشیان کردووە بتوانن نزیکترین هەڵبژاردن بەشداری بکەن لەبەرەوەی ئەگەر زیاتر دواکەوتوایە نیان دەتوانی بەشداری هەڵبژاردن بکەن دەست خۆش گەلێکی سپاس بۆ تەکا کۆسەر سپاس